بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایق ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ من ئەم شەو دوو میوانم هەیە میوانێک لە ستۆدیۆی سلێمانی جەنابی مامۆستا عەتا ئەحمەد جێگەری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان بە سوپاسەوە و لە بەغداژ میوانێکی دیکەم هەیە مامۆستا سیروان سیرینی سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی عێراق مەبەستمە ئەم شەو زۆر بە کورتی قسە لەسەر ئەوە بکەین ئەو پارەی نێردراوە بۆ موچەی وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی بەکوێ گەیشتووە ئەو پارە کەی دابەشەکرێت ئەمە گرنگترین پرسیارە لە لای موچەخۆران و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردەوە و ئایا ئەوەیە وترێت کە پارەکە کەمەکرێت و ڕێژەیەکی لێ ئەبرێت بەکوێگا قسە لەسەر ئەوانەی فەرمانبەرانی گرێبەستەکەین قسە لەسەر بایکۆتەکەین و لەگەڵ بەغداش لەگەڵ میوانەکەی بەغداشم قسە لەسەر دانیشتەکانی پەرلەمان و مەسەلەی بودجە و مەسەلەی بەردەوامی ئەم پرۆسەیەکەین من زیاتر ناڵێم مامۆستا عەتا لەگەڵ جەنابتە دەست پێ یەکەم جەنابتان جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان سوپاس بۆ ئەم دەرفەتە ئەمەوێت لەو پرسیارەوە داخل بم هێشتا گومانێک هەیە کە ئەو پارەیە نەگەشتوێتە کوردستان ئایا پارەکە گەیشتۆتە کوردستان و ئایا کەی دابەشەکرێت؟ بەڵێ زۆر سپاس بە ناوی خی بەخشندە و مێرەبان سەرەتا ڕێدوسڵام بۆ سەردەم مامۆسایانی خۆشەویست و ڕێدوسڵام بۆ بەڕێستان و کاکسیروانی بەڕێز لە بەغداوە بێگومان باسی ناردنی موچەی پەروەردە و تەندروستی تەقریبەن مانگ و نیوەکە ئیشی تیاکرێت لیژنەی باڵای بۆ تەشکیل کراوە ئەتوانی ئەگەر بێزارتەکە ئەوەی دەتوانی لای بێ کراوە دووجار لیژنە باڵاکە کۆبوونەتەوە لە بەغداد پاشان لیژنەی فەرعی والحاصل هەنگاوی باش نێرراوە ئێستا حاڵی حاضر لیژنە فەرعیەکان لە ناو پەروەردەکانە ئیش ئەکەن دۆسیەکان ساڵێنەوە کۆمەڵ ئیش ئەکەن ئەکرێ ئێمە دوایی ئێمە وردەوەدا ئیشی لەسەرکەین ئەکرێ دوایی مەسەرەن باسی لەسەرکەین ئەو بوارانێک کە ئیشی تیا ئەکەن چی و چییە ئەوە ئەکەن بەنسبەت ئەوەی کە دێت ئەم موچێ بەڵێ دێت بە تەئکید و نزیکیشە پارەکە بڵێ تاوان پێشتر دووسێ هەفتە پێش ئێستا 450 ملیار تەخسیس کراوە بۆ هەرێمی کوردستان بۆ ژمارە حسابی کە دەکراوەتەوە لە بەغا ئەوەیەک ئەوە 250 ملیاری بەدڵنیایی ئەوە گەیشتوتە هەرێمی کوردستان پان دیعایەوشە زۆرەکە هەیە لە نەگەیشتووە هەڵێ بۆ موچە نییە بۆ شتێکی ئەمان هەموو دیعایە وەلایانی پەیوەنددار بۆیە بە تەئکید ئێمە بەدواداچوونەکەین بەردەوام هەر هەواڵێ ئێمە بێجگە لە متابعی هەواڵی ناوسەیتەکان و کەناڵەکان پەیوەندی ئەەکەین بە دام و دەستگاکان ئەو پەیوەندیانە ئێوە کردوتانە بێگومان بە شێوەیەکی ڕۆژانە ئێوە تەلەفۆنتان بۆ ئەکرێت بە دوواداچوونتان بۆ خەمی مامۆستایان کردووە خەمی ئەوان چی بۆ بە دیاریکراوی لەم ساتە ئێستا بە نسبەتە و موچەیەوە و بە دوواداچوونەکانتان بەکوێ گەیاندون خۆی ئەوەی کە گرنگە جارێ پارەکە گەیشتووە باشە و دابەشیش ئەکرێت بەم زوانە تەنها ئەوەی کەماوەتەوە پێم وابێ بەبوونی ئەوەی کە مەسەرەن بوونی بندیوار بوونی گەندەڵی هەبووە لە ڕابردووە تان لە حکوومەتی عێراقیش بوو لێرەش بووە ئەمەش وای کردوە حکوومەتی ناوەند بێ خۆی مەیدانی مەلەفەکان هەڵباتەوە سی دۆسیەکان بکات سی ناوەکان بکات سی ئەو پۆستانە بکات کە دراوە بۆ خەڵکە ئەو موچانە ئەمانە ئەمەش وای کردوە کە ئیشەکان پێی بچێت چونکە بەتە وەزارەتی پەروەردە 126,000 مامۆستای نزیکی 50,000 فەرمان ئاسان نییە تۆ بێ ئەمانە تاخۆی گشتی موچەخۆران و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە چەندە نزیکی خۆی لە 170,000 بەرەو سەرە بە دەقیقی بە شتێن نەڵێم یعنی ئەمە ڕێژێکی زۆرە بەڕاستی لەبەرەوە ئەمە ئەخایەنێ بەشی خۆی بەڵام ئێستا لە هەنگاوەکانی کۆتاییایە ئێمە مەسەن ڕۆژ و سەعات ئەژمێرین لەوەتێ لە دقە و سەعاتە لە ئەمڕۆ سپێنەیە ئیعلانی کاتی دابشکردنی ئەم موچەیە بکرێت چونکە من هەندێک هەواڵشمان بیستووە کە شەر نییە لە 100% ئەم لیژنانی کە هاتووە هەموو ئیشەکانە لە 100% تاوکەن ئەنجە ئەم موچێت دابستکرێت بۆشی هەیە مەسەر ئەم مانگە لیژنەکە لە ئێستادا بەردەوامە لە وردبینیکردن بە تەئکید ئێستا ئێمە ئاگادارین کە ینی وەک چۆن لە وەزارەتی تەندروستی لە ناو دیوانات نەدەرەوە سەردانی دۆک و هەولێر و سلێمانیان کرد ئەوانەی پەروەردە هاتوونەتە سلێمانی و شوێنەکان هاتوونەتە بەرەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی لەوێ کۆبوونی خۆیان کردووە چوونەتە پەروەردەی چەند شەماڵ ئێمە ئاگادارین لەوێ دۆسیەکانیان هەڵاوەتەوە و متابعاکەن دیارە بە دوای کۆمەڵە شتا ئەگەڕێن یانەوێت دڵنیایی وەربگرن یان لەوە چێ بعضی هەواڵیشان پێگەیشت بێ لە خەڵکەوە کە هەندێک مەسەرەن لەوە شتی نایاسایی هەبێت کە بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوان کە ئێمە حکوومەتی هەرێم شەفافانە تەعامل لەگەڵ ئەم مۆزوعایەکە بۆی کە وەکو لەم چەند ساڵانی ڕابردووە موچەخۆری فعلی ئەوەی کە خزمەتەکە بە فعلی نەبێتە قوربانی خەڵکانە کە بندیوارن. زۆر باش مامۆستا بێگومان من پرسیاری دیکەمە بێ لەسەر
کاتی دابشکردنی موچە چکە دڵنیان بینەران مەبەستیانە ئەو وەڵامە لە جەنابتانەوە وەرگن بەچینە لای میوانەکەم لە بەغدا هیوادارم جەنابیشت گوێت لە دەنگیان بێت کاک سیروان جەنابتان سەرۆکی لیژنەی پەروەردن لە پەرلەمانی عێراق ئەمەوێت لەو پرسیارەوە لەگەڵ جەنابتان دەست پێ بکەم سوپاس بۆ ئەم دەرفەتە ئێوە هێندەی بەدواداچوونتان کردووە لە بەغدا ئەو موچەیی بۆ هەرێمی کوردستان نێردراوە ئەو بڕەپارەی بۆ وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی نێردراوە هیچ زانیاریەکتان هەیە کەکەی بڕیارە دابش بکرێ یاخود میکانیزم و ڕێنماییەکان گەیشتۆتە هەرێمی کوردستان سەبارەت بە شێوازی دابشکردنی نازانم سەرەتا ئێوارە باش سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویست لە میوانە بەڕێزەکەشتان نازانم جەنابی میوانە بەڕێزەکە جێم لێ نەبوو بزانم چێ جەنابیان بە هەر حاڵ یەکتریش نابینین حەزەکەم بزانگری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستانە موچە هاتووە یاخود بەڵێ زۆر خۆشحاڵم سەرکەوتووە ئینشاءڵڵا بەس لەسەر چه ئەساسێکە چه بەڵگەیەک هەیە کە فعلەن موچە هاتووە یاخود هیچ تەخسیساتێک تا ئەو لەحزەیە هاتووە بۆ هەرێمی کوردستان بە ناوی موچەی مامۆستایان و موچەی فەرمانبەرانی تەندروستی من بەش بە حاڵی خۆم تا ئەو لەحزەیە بڕوانە زانیاریەکانی لای تۆ چیڵێن هیچ تەخسیساتێک دانرابێ بە ناوی بەڵێ ئەوەی کە من پێ دەڵێم بڕوانەکەم تا ئەو لەحزەیە هیچ تەخسیساتێک بە ناوی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چ بۆ مامۆستایان چ بۆ وەزارەتی پەروەردە یاخود بۆ وەزارەتی تەندروستی هات بێ بەداخەوە بەڵام هەندێک جار هاشوهوشی خەڵکانێکە یاخود حتا لە گەڕێزم بۆ هەندێک لە ئەندامانی پەرلەمان یاخود چونکە لە سەروبەندی مەسلەی هەڵبژاردنەکانین و ئەوانە و دیعای ئینتیخابی هەوڵ دەدەن شت بورجێنن لە هەمان کاتیش دەیانەوێت جارێکی تر حکوومەتی هەرێمی کوردستان ئیحراج بکەن پێم وایە ئەمانە هیچ تەندروست نییە ئەوەی کە ڕووی داوە تا ئەو لەحزەیە ئەوەی من ئاگادار بم طبعا بانکی مرکزی عێراقی بانکە هەندێک فەرعی هەنا هەندێک بەشی هەن لە هەرێمی کوردستان بڕێکی پارەی لەو بانکی مرکزی بۆ ئەو فەرعانەی خۆی نردووە لەوانێ کەوەی کە باز دەکەن نزیکەی 450 ملیارێک بەڵام ئەگەر بێت و حکوومەتی فیدرالی پارە بنێری بۆ هەرێمی کوردستان پێویستە بە کتابی فەرمی ئەمری پێدەربچی بەڕێز عیبادی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری داراییش ئەو دەبی کتابێکی خاص بکە ئەو تەخسیساتە بنێری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ ئەم هەندە ملیار دینار بۆ موچەی هەرێمی کوردستان وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی نەگەیشتۆتە هەرێمی کوردستان هیچ تەخسیساتێک واژۆ نەکراوە لەلایەن بەڕێز عیبادی بە ناوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەگەر بهات باشە خۆ حکوومەتی هەرێمی کوردستان لیستی هەموو ناوی فەرمانبەرانی هەیە دەست بەجێ چیتر دوای نەدەخست و دابەشی دەکرد هەرێمی کوردستان بۆ دوای بخات بەڵام وەکو وتم تا ئەو لەحزەیە جا هیوادارم دوای ئەوەی کە ئەو لیژنانەی کە مامۆستا باسی کرد ئەو لیژنانەی لە حکوومەتی هەرێمی کوردستانیشن تەواوی ئەو داتایانەی کە داوایان لێکراوە بگاتە بەغدا دوای ئەوە ئەگەر بێت و بەڕێز عیبادی فەرمانێکی دەربکە بۆ دیاریکردنی ئەو تەخسیساتە ئەو جا لەوێ حکوومەتی هەرێم بۆ هەیە ئەو پارە سەحب بکە و دەست بەجێ دابەشی بکە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هیوادارین بە زووترین کات ئەمە ڕوو بدا. باشە مامۆستا سیروان جەنابتان سەرۆکی لیژنەی پەروەردەن بێگومان نوێنەری مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانیشن بە دوواداچوونتان کردووە کە بۆچی ئەوترێت ئەو پارەیە هاتووە یاخود بە شێوەیەکی تر ئەو پارەیە کەی ئەگاتە کوردستان بۆ موچانە؟ وەکووتم من دوای بە دوواداچوون ئەو قسانە دەکەم چونکە زۆر زەحمەتە لەو زروفە ناسکە لە کاتێکدا فەرمانبەرانی هەرێمی کوردستان مامۆستا بەڕێزەکان پزیشکان فەرمانبەرانی تەندروستی لە بار و دۆخێکی یەکجار سەختدان ناکرێت بۆ من زۆر ئاستەمە ئەو قسێ بکەم بەڵام دوای ئەوەی کە پەیوەندی خۆمان کردووە لەگەر ئەو خەڵکانەی کەوا لە دەور و بەری عیبادین ئەوەی کە معنین بەو مەسائلانە وتویانە تا ئەو لەحزەیە یەک کتابی فەرمی تەوقیع نەکراوە بۆ دانانی هیچ تەخسیساتێک بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام
هەم عیبادی هەم خەڵکانی تریش بەڕاستی وەکو بڵێ گاڵتە بە شعوری خەڵکی هەرێمی کوردستان دەکەن لە هەمان کات دەیانەوێت خەڵک هان بدەن لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەک ئەوەی کە بینیمان لە دوای 16 ئۆکتۆبر و تاکو ئەمڕۆکە چۆن تەعامل دەکا و چۆن مماتەڵە دەکا و چۆن هەر ڕۆژە تەسریحاتێک دەدا و هەوەڕ موچە دەنێرین هاوا دەکەین هافرۆکە خانە دەکەینەوە بەڵام لە مەیدانیشە بەکردەوە هیچی پێوە دیار نییە جا بۆیە ئەوڕۆ زۆر سپاس مامۆستا سیروان من دێمەوە لات نوێنەرانی عێراق ئێمە هەموو لایەنە سیاسەکان خۆشبەختانە بڵێ بێگومان دێمەوە لای جەنابەت پرسیاری دیکەم زۆرە مامۆستا عەتا مامۆستا سیروان کە سەرۆکی لیژنەی پەروەردەیە و لە بەغدایە ئەڵێت نەک بە پێی ینی ڕەئی بۆ چوون بەڵکو بە پێی بە دوواداچوونەکانی لەو کەسانی نزیکن لە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانەوە بۆیان دەرکەوتووە 1 دینار نەهاتووە بۆ هەرێمی کوردستان ئێوە بە دوواداچوونەکانتان لە چ ڕێگەیەکەوە بۆ وەکیە پێی وتون کە پارەکە گەیشتۆتە هەرێمی کوردستان من پێم وابێ خلافەکەمان لەگەڵ کاکسیروان لە ناوهێنانی پارەکەیە نەک لە نەگەیشتنی پارەکە ئەو ئەڵێن تاکیدم کردەوە ئەڵێ نەگەیشتووە ئەڵێ کتابێ دەرنەچووە پارەیە تەخسیس کرێ بۆ موچە ئێمەش ئەڵێین هێشتا عەبادی بڕیاری خەرجکردنی پارەی نەیاوە بۆ مامۆستا مثلەن ئیمزای خەرجکردنەکەی نەکردووە هێشتا ئەگە ئیمزای خەرجکردنەکەی بکردا دابەشە کرێ بەڵام ئەوە نییە من ئاگادار بە من ئەمڕۆ لەگەڵ مەکتەبی سکرتاریەت قسەم کردووە ئەوان پێرە لەگەڵ وەزیری پەروەردەیە بوون لێرە دکتۆر پشتیوان لە سکرتاریەت و لەگەڵ وەزیری دارایی حکوومەتی هەرێم قسەیان کردووە بە پێی قسەکانی ئەمان پارە هاتوۆتە هەرێمی کوردستان 250 وەزیری پەروەردە پشتڕاستی کردوەوە کە پارەکە وەڵای با من دقیقەی خەمە پاڵکە بەس من هی مەکتەبی سکرتارە نەقڵم قسەکە پارەکە هاتووە پشتڕاستی کردوەوە بەڵێ ئەو پارەیە گەیشتۆتە هەرێمی کوردستان بەڵام لەوە چه ناوی لێ نەنرابێ ئەمە بۆ موسا چکە ئەم خلافەکە لێرە هەیە چونکە ئەگە بڕیار درا ئەم 200 ئەو خلافەمانێک کاکسیروان پێم وایە پارەکە هاتوو بەس پێم وایە عەبادی نووساوێکی دەرنەکردووە کە بڵێ ئەمە بۆ موچەی وەزارەتی بەڵێ هیچ خلافێک نییە بڵزەبت ئەوەیە ئەحتاوە وەکو وتم کاکسیروان فەرموو بڵێ وەکو وتم ئەو پارەیە لە بانقی مەرکەزی عێراقی ئەو بڕە پارەیە خراوەتە سەر فەرعەکانی خۆی بەڵام نەیوتوە بۆ هەرێمی کوردستانە بەدوور نییە بۆ پرۆژەیەکی بێت بەدوور نییە بۆ گەندەڵیەکی بێت وەکو ئەوەی کە لە بەغدا دەگوزارێ بەڵام هیوادارین بگاتە ئەو ئاستەی ئەو هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو بەردەوامی لە تەفاوز و لەو لێگەیشتانە بگاتە ئەو ڕادەی بە زووترین کات ئەمری خەرجکردنی ئەو پارەیە دەربچێ بۆ ئەوەی بکرێتە سەر ئەمەیان ڕوو بۆتەوە کە پارەکاتەوە بەڵام ناوی موچەی لێ نەدراوە کاکسیروان سپاس دەکەم پێ بڵێ بۆ فەرمانبەرانە بۆ هەرێم نەهاتووە لەناو حساب کە هەر لە ناو خەزێنەی دەوڵەتی عێراقیدایە بەڵام لە بانقی فەرعی لە لقەکانی بانقی مرکزی بانقی ناوەندی عێراق لە کوردستان پارەکە بەڵێ بەدڵنیاییەوە نزیکەی 450 ملیار دینار لە بانقی مرکزی خراوەتە سەر ئەو فەرعانە بەس چمە بەستێکە تا ئەو لەحزەیە بڕیار نەدراوە ئایا چاوەڕوانیەوە دەکا ئەو لیژنە تەکنیکیانە دوای نردنی داتاکان و دوای دانیشتنی پێشبینی دەکرێت کە سەرۆکی حکوومەت بێتە بەغدا دانیشتێک بکرێ ئەو کاتە بڕیار بدرێ کە شتێک سەرف بکرێ بەڵام ئەوەی بڵێ کاکسیروان سپاس دەکەم بۆی کاتی مامۆستا عەتاشبین هەموو تەسلیحاتانەی کە دوونێ و پێر و ئەوانە ئێمە گوێمان لێ دەبێ هیچ ئەساسێکی نییە باشە مامۆستا عەتا یعنی من دڵنیام لە دوایم بەرنامەیە مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان لە مەبەستم وەزارەتی پەروەردە بە شێوەیەک لە شێوەکان هەم بێهیوا بن و هەم هیوایەکیشیان هەر ئەمێنێتەوە بەپێی بەدواداچوونەکانی ئێوە ئەو وردبینیەی لە لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکرێت چەندی تەواو بووە و چەندی ماوە چونکە ئەوترێت ئەگەر تا پێش وردبینیەکە پاساوێکە بێت لە دوای وردبینەکە هیچ پاساوێک نامێنێتەوە بۆ سەرکردنی پارە پێش وەڵامی پرسیارەکە تعقیبێکی تر بەم یعنی عەبادی کە موچە ئەنێرێ بە خێری خۆی ناینێرێ یەکەم بەشێک لە داهاتی هەرێمی کوردستان ئەمڕۆ چۆتە سەر حکوومەتی ناوەند هەر لە فرۆشتی نەوتەوە لە ئەوەی کە بعضی منتەقە کەوتۆ دەدەستی ئەمانە ئەمە نقطەیەکی کە زەختێکی نێودەوڵەتی لەسەرە دووەلی مانیحا کە بەتەمان هاوکاری عێراقکەن مەرجیان بۆ داناوە بڵێ سندوقی نەقدی نێودەوڵەتی ئەوەش بە هەمان شێو ئەمانە فشاریان بۆ هێناوە کە ئەبێ موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێت کەواتە
عبادی بۆیە مەسەن ئەمە مماتەڵە پێکە بەشێکی وەکو فشارێکی سیاسیە زۆرترین تەنەزول بە هەرێمی کوردستان بکە بۆی کە تەفاوز کات ئەمە نقطەیەکی کەیە کەواتە بەشێ لەوەی کە ئەم وچێ بۆ تەخیرە بە بەشێکی علاقەی بەڕێکەوتنی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداوە هەیە ئەمە نقطەیەکە نقطەیەکی تر بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە بمانوێ نەمانەیە لە هەرێمی کوردستان موچەخۆرێکی زۆر هەیە کە بەپێی پێوەرە نێودەوڵەتەکانی تێپەڕاندووە ئەم دوو وەزارەتە کە ئەتوانین بڵێن کەمترین ڕێژەی بندیوار و ئەوانەی تایە گەندەڵی تایە هێشتا بەشی خۆشی هەرتیایە بەڵام ڕێژەکە کەمە بودجەی پێویست بۆ یەک مانگی موچەی وەزارەتی پەروەردە دیارە چەندە؟ هی ئێرە تقریبا نزیکی 170 ملیارێک ئەبوو هی هەرێمی کوردستان بەڵام ئەم دیارەگە موچەی دابشکە بە پێی سیستمی بەغا سیستمەکە ئێوێش لەگەڵ ئێرە پێما بێ زۆر لە یەکەوە دوور نین یعنی هەندێک شتی کەم دوایی باسی بکەین ئەو لیژانی کە هاتوون ئەوەی ئەمە ئاگادار بین پرسیارمان کردووە بە دوای کۆمەڵە شتا ئەگەڕێن دیارە ئەوانەی کۆمەڵە شت دڵنیابن مەسەلەن مەفروض موچەی بنەڕەتی لەگەڵ ساڵی خزمەت لەگەڵ کۆی موچە ئەبێ یەکسان بێت مثلا من ئەگە 5 ساڵ خزمەتم هەبێ موچە بنەڕەتەکەم کەمە لەگەڵ ساڵی خزمەتەکەم بێ کۆی موچەکەم ئەوە نەبێت کە بەقی خزمەتەکەم بێ بەڵام ئەگە کەسێ مەسەلەن 6 ساڵ خزمەتی مەسە کرابێ بە خەبیر ئەمەکسە کەشفە بێ مەسەلەن بڕوانامەکەی 6 سەرەتاییە مەسەلەن موچێکی بەرزی هەیە ئەمەکێکە لەو خاڵانی کە ئەوان پێم وایە بە دواداچوونی بۆکەن ئەمانە کەشفە بێ ئەمە یەک دوو بەپی ستانداری جیهانی مەسەلەن قوتابخانەیەک ئەگە 150 خوێندکاری هەبێت ئەبێ یەک یاریدەدەری هەبێت ئەم بەڕێوەبەر هەر هەیە دایما لەگەڵ یەک کارگوزارە بە ئەمە لە دەروەشە بەڵام ئێستا مەسەن لادێمان هەیە لە هەردوو دەڤەر لە دەڤەری بادینان و هەولێر لە دەڤەری سلێمانیش مەسەن لە هەردەیەکە 20 کارگوزاری هەیە 25 هەیە ئەمە هەمووی تەمان هەموو لە بەرژەوەندی هەرێمی کوردستان شەکانی بەغداش بیدۆ ئەمە مامۆستا پرسیارێکی دیکەی بەس ماوەگەر لەسەر هەمە بەدەتونەکە عفو ببوورە ئەوەی کە منداشتی تر هەیە ئێستا ئەمان مەلەفی مەسەنداوی مۆڵەتەکانەکەن چێ مۆڵ لە مۆڵەت ئایا مەسەن موچە وەرەگەیانە موچەی مۆڵەتی خوێندنمان هەیە مۆڵەتی بێموچەمان هەیە مۆڵەتی دایکاتیمان هەیە ئەمانە هەمووی ئەمە لەفانە هەڵە درێتەوە دیارە ئیتر ئایا مەسەندانە بەدانە سیر ئەەکەنیانە ئەنجا هەندێک مەسحی مەدانی بکەن سەمپڵی مەدانی وەربگرن ئایا مەسەرەن قوتابخانە نییە مامۆستا و فەرمانبەری هەبێ وجودی نەبێت کە لەوە تێ مەسەرە هەواڵیان بۆچی بێ بڵێن لە فلان شوێن قوتابخانەیەک هەیە بە ناوی ئەوە بەڵام وجودی نییە ئەوان دیارە بۆ دڵنیای لەوە چێ بەعزێ سەمپڵ و نمونە وەربگرن مەدانی بگەڕن ئەمەش ئیشێکی کە باشە پرسیارێکی دیکەی موچەخۆران و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە ئەوەیە ئەڵێن ئەو موچەی ئەنێدرێت من کاک مەسعود حەیدەر بۆ یەکلا کردمەوە لە بەرنامەیەکە وتی موچەی مانگی یەکە نەک دوانزە بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی لە لیستی موچەی مانگی دەی پارساڵ بڵین وەزارەتی پەروەردە حزوری نییە ئایا ئەو موچەیە لە لیستێکی نوێیە دابەشەکرێت ئەوەندەی ئێواگەدار بن ئەوەی هەرێمی کوردستان بەڵێ خۆمان ئەوەی نیو موچەکە با بڵێن ئێمە وەکو عەرزم کردی پێرە وەزیری پەروەردە لای ئێمە بوو لە مەکتەبی سکرتارە دێکی لەو مۆزوعانە ئەمە بوو لەگەڵمان باسکردن ئێمە نیگەرانی مامۆستایان و فەرمانبەرانمان پێگەیاندن کە ناکرێ بەڕاستی ئێمە موچەی مانگی دەماوە وەرنەگرتووە ئەگەر ئەوەی بەغداش بگاهی مانگی یەکە کەواتە دا علاقەی بەوە نییە بۆچی خێرە وەزارەتی پەروەردە تەندروستی لە دەکراوە دیارە ئەو لە پەیوەندی بە وەزیری داراییەوە کرد ئەو لەبەر دووهۆ یەکەم وتی ئەو پارەی لە بەردەستمان بۆ تەنها ئەوەندە بۆ بەشی ئەو وەزارەت نەتکا کە ڕامانگەیاندووە بۆیە ئێمە چاوەڕێکین ئەوانە تاوە بێت چاوەڕی حکومەتی ناوەند ناکەین موچە دابشکەیاننا ئێمە وەزارەتی پەروەردە دەدرێت بەڵێ هەر زۆر سپاس دەکەم ئەوە شەواڵێکی گرنگ و خۆش بوو بۆ بڵین موچەخۆران و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە مامۆستا سیروان دێمە لای جەنابەت وتیان ئەمڕۆ خوێندنەوەی دووەمەکرێت بۆ پرۆژە یاسای بودجەی 2018 عێراق بە حزوری عەبادی بەڵام باس لەوە کرێت کە عەبادی حزوری هەبووە تەنها بۆ گفتوگۆ بووە خوێندنەوە نەکراوە و کوردیش دیسان بایکۆتی کردووە وە قسەیەکش لەسەرەوە هەیە کە حەیدەر عەبادی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان کۆبێتەوە لەم بارەیەوە زانیاریەکانی لای جەنابەت بۆ بینەری کورد بەڵێ بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابتان بدەمەوە حەزەکەم تەوزیحێک بدەم طبعا ئەگەر عیبادی یاخود حکوومەتی فیدرالی نیەتپاچیەکی هەبی نیازپاکێکی هەبی بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان واجبی حکوومەتی فیدرالی نییە بێتە ناو جزئیاتی وەزارەت بە وەزارەت و بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکان و تا دەگاتە قوتابخانەیەکی لەیەکێک لە گوندەکانی ناو بەڵام ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان قبوڵی کردووە و هاوکاریشیان واقعی کە لە هەرێمی کوردستان دروست بووە
بەڵێ قەیناکە بەڵام ئەوە حەل نییە بۆ ئەوەی تۆ دەرەی لە قوتابخانەیەک چوار فڕاشم هەنکا کە زیاترە لەوێم پێویستم بە یەک بەردەستێ بۆ نمونە کە بەو سێ بەردەستە بڵێ بڕۆ ماڵ پێم وایە ئەوە غەدرێکە زوڵمێکە مشکلەیەکی ترە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ فەرمانبەران بە حکوومەت هەرێمی کوردستان دروستەکرێ ئەوە لەلایەک سەبارەت بە کۆبوونەوەی ئەمڕۆمان تەبعاً هاتنی عیبادی لە سەرداوای ئێمە بووە هاوپەیمانی کوردستانی بۆ تاوتوێکردنی ڕوونکردنەوە بدات بۆ لەسەر ئەو پرۆژه یاسای موازنەی 2010 کە بزانین بە چ شێوازێک بۆت ناوی هەرێمی کوردستانی گۆڕیوە بۆت لەسەر چ بنەمایەک ڕێژەی حەفدە لە سەدای کە لە دەستوری عێراقی بڕیاری لەسەر دراوەتەوە بە تەوافق لەلایەن هەموو پێکهاتە سیاسەکانی عێراقی بۆ کردوێتە 12 لە سەدا و ئەم لەم بابەتانە و زائیدەن داخوازی سونەکان کە کۆمەڵێک تێبینی نزیکەی ئەوان نۆداواکاریان هەنە کە نزیکەی 2 ملیۆن زیاتر خەڵکیان تا ئەو ڕادەیە ئاوارەیە و شار و دێهاتەکانیان خاپور کراون و هەروە ئەو پارێزگایانەی نەوتی کە وەکو بەسرا و ئەمانە کە ئەمانیش داخوازی و کێشەیان هەیە بەڵام ئێمە بایکۆتمان کرد هەموو لایەنە کوردستانیەکان خۆشبەختانە بەیەکەوە نەچوینە ژوورەوە دواتر بڕیادرا کە بەجیا لەگەڵ مکەوەنی سونی و لەگەڵ پارێزگاکانی نەوتی و تەنها پێم وایە ئاڵە تاالبانی چووە ژوورەوە بە هەر حاڵ بەڵام بە بەگشتی ئێمە هەموو لایەنە سیاسەکان مووقفمان هەبوو ئەوەی تر ماوە بەیانی دیارە تەجیل بوو کۆبنەوەکەی هاوپەیمانی کوردستانی لەگەڵ عیبادی بەیانی دەوری ساعتەیەک لە مەکتەبی عیبادی ئەو کۆبنەوەی دەکرێت بۆ تەوزیحدان و بەڵکو بتوان هیوادارین بتوانین یەک لەسەر گۆڕین و چاکردنەوەی ئەو هەڵە دەستوریان سەرۆک فراکسیۆنەکان و ئەندامانی لیژنەی دارایی و لەوانەیە هەموو فراکسیۆنەکانی کوردستانیش ئەوەندەی ئێوە گفتگۆتان لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانی خۆتان کردبێت لە فراکسیۆنە کوردستانەکان بەگشتی بەنیازن چی بە عەبادی بە ڕاشکاوی بڵێن بەیانی بەدڵنیایەوە ئەوەی کە لە دەستور هاتووە ئێمە بەوە رازین ئەوەی کە پارساڵ بووە باشە بەڵام نەک ئەو بەکەفی خۆی تەسەڕف بکە ناوی هەرێمی کوردستان بگۆڕیەوە مخالفەیەکی دەستوریە چونکە ناوی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقدا هاتووە و ئەو کەمکردنەوەی ئەو ڕێژەیە زائیدەن تاکەی ئەو مماتەڵەیە دەکات بە تاکەی بەردەوام دەبی لەسەر ئەو شێوازە دوژمنکارانەی لە بەرژەوەندی خۆشی نییە لەبی نەکەین ئەگەر سەیری ئەوە بکەین لە کاتێک کە بەرەو هەڵبژاردەکان دەچین وەزی عیبادی زۆر باش نییە یعنی حتا خەریکە لە ڕوانگەی کۆمەلگای نێودەوڵەتی و لەلایەن شارعی عێراقی و لایەنە سیاسەکانی عێراقیش کۆمەڵێک مەشاکلی بۆ دروست بە دوای ئەوەی کە جەماعەتی فەتح و حەشدی شەعبی و ئەوانە چوونە پاڵ عیبادی و لێی جیابوونەوە لەبەر ئەوەی جەماعەتی حکمەی حەکیم چوونە لای دوای ئەوانیش دوو شەو لەمە بەر لێی جیابوونەوە خەریکە لە حاڵەتێکی ناستقرار لە حالەتێکی وانەیە کاتم لە کۆتایی تەواو نزیک ئەگەری پەسەندکردنی بودجەی 2010 عێراق هەیە بە بێ کورد ئەگەر ئەوە ڕووبدات چی ڕوئەدات زۆر بە کورتی من باوەڕ ناکەم بەبێ کورد موازنەی پرۆژه یاسای موازنەی 2010 پەسند بکرێ لەبەر ئەوەی جارێ زۆرینەی حتا شیعەکانیش سەرقاڵی دیعایەتی انتخابین لە ئێستاوە دەستیان کردەوە کەمیان دەوام دەکەن و سونەکانیش بە هەمان شێوە تا ئەو لەحزەیە هاو هەڵوێستن لەگەر ئێمە و ئەگەر عیبادیش ئەگەر تەمریریش نەکرێت یعنی دەنجیشی لە سەنەدرێ بۆ ئێمە وا باشترە دەنجی لە سەنەدرێ وەکو ئەوەی پارساڵ بمێنێتەوە لەوەی دەنجی لەسەر بدەین بەڵام ناوی هەرێمی کوردستان گۆڕابێت و ڕێژەکە کەم کرابێتەوە و عیبادیش بە کەیفی خۆی گاڵسە بە شەوری ئێمە و پێش بەرنامەکە ڕۆژتوی خەڵکی هەرێمی کوردستان بێڵن کۆتا پرسیارم بکەم مامۆستا عەتا کۆتا پرسیارم سەبارەت بەوەی ئەوترێت ئەو 150,000 بە بڕیاری ژمارە 25 پەرلەمانی عێراق بۆ مامۆستایان زیاد کراوە ئەگەری بڕینیە لەلایەن هەرێمی کوردستانەوە و قسەیەکیش لەسەر فەرمانبەرانی گرێبەست بکەیت بەڵام لە کەمتری لە یەک خولەکە کاتم تەواو بۆ زۆر مەمنونە فەرمانبەرانی گرێبەست سەرەتا هەروەکو هەموو موچەخۆرانی تر مافیان پارێزاوە تەنها ئەوان پیاوەتێک دامەزاندنی کاتی هی ئەوان پارەکەیان مەقتوعە هەندێک لە ماڵیان هەیە هی ئەوانیکە هەیە هی بۆ ئەوان نییە بەڵام شڵە ئەمە لە داهاتوە ئیشیان بۆکەین کە ئەوان ببنە هەمیشەی ئەمە نقطەیەک بەنسبەت ئەو بڕینەوە پێم وابێت دیعایە ئەو سیستەمی کە لە بەغا جێبەجێ ئەکرێت بە هەمان شێوە ئەو موچەی لێر ئەکرێت بەڵام تەنها یەکشت هەیە دەرماڵەیە کاتی خۆی حکوومەتی هەرێمیای بە مامۆسایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە
دوایی دەرماڵەکە نەما تەنها بۆ پلە نزمەکان پلە حوتوەشتەکان هێڵڕایەوە تەنها ئەوانەیە پێم وابێت لە بەغا ئەم دەرماڵەیە نییە واتە موچەکە چۆن لە بەغاوە بێت لێرەوادا عینی سیستم لەوەیە کە هەیە لێرە جێبەجێ. مامۆستا عتا ئەحمەد جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان زۆر سوپاس بۆ زانیاریەکانت. مامۆستا سیروان سیرینی سەرۆکی لیژنەی پەروەردەی پەرلەمانی عێراق زۆر سوپاس بۆ جەنابیشتان کە لە بەغداوە لەگەڵمان بووی ماندوو نەبن. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە بە هیوایەوەی سوودتان بینی بێت ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.